من لە شەقامێکی زۆر قەرەباڵغی بەریتانیام. ئەمەش نەمێنە هیوادارم ململانەکەمان لە چوارچەوەی خزمەتگوزاریەکانمان بێت تا بتوانین هەموو خۆمان وەکو نەتەوەی کورد. بەڵام من لەم جادەیە کە 5 ساڵم هەست بە غەریبەتی ناکەم، هەمووی دۆست و ئەحباب و خۆشەویستن هەموو. وڵی تا ڕادەیەک باشەوە هەنێک کات لە هەنێ ڕوو خراپە لە هەنێ ڕووشۆ کۆمەڵایەتین کوردەکان کۆمەڵایەت. لەو شەقامە زیاتر بڵین منتیقەیەکی کوردنشینە، مارکێتی هەیە، هەلاقی هەیە. هەنیشت هەیە لای ئێمە نییە، بۆیە ئیتر ئێمە جای وایە 4 ساعت نووس سیارەی لێخوڕینی بۆ ئیران. وڵای ئەو شەقامە بەڕاستی شوێنێکە کە هەست دەکەیت لە وڵاتی خۆتی. وڵای تایسە من نەبینە شەڕ دەست ببینیانی بە چاوی خۆ، بەڵام بە ئام هەسێریەکەن ئەو مەنتقە نەکەی سماسی زۆر باش نییە. بەڵام من لە شەقامێکی زۆر قەرەباڵغی بەریتانیام بە دیاریکراوی بەرمیگام. ئەو شەقامەی کە پێی دەگوترێ نیشتیمانی گەلان لە نێویاندا کوردستانی بچووکی پێدەڵەن لێرە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4. وڵای ئەو شەقامە بەڕاستی شوێنێکە کە هەست دەکەیت لە وڵاتی خۆتی. بەڕاستی کوردێکی زۆری لێیە، چێشخانەی کوردی زۆری لێیە، ڕۆژانە کۆمەڵە کورد دەبینیت، یعنی هەست بە غەریباتی ناکەی، یا بیت ئەو شەقامە نەبێ ئیشە بیت نە هەست بە غەریباتی شەکەی. وڵای بەڕاستیەوەی کە ئەیبینم لە ئیرانە کەلتوری کوردی و بەڕاستی هەموو قەومێکی تایە، بەس بەڕاستی ئەمە کە هین بۆ ئیرانە زۆر دڵمان بە ئەم شارەکرێتەوە. بەڕاستیش ئەوەیە کە لای خۆمان ئەم شتانە نییە کە لە ئیرا هەیە، با بڵێن مەطعەم و کوردەواری و هەنیشت هەیە لای ئێمە نییە، بۆیە ئیتر ئێمە جای وایە 4 ساعت نووس سیارەی لێخوڕینی بۆ ئیرانە. لەو شەقامە زیاتر بڵین منتیقەیەکی کوردنشینە، مارکێتی هەیە، هەلاقی هەیە، چاخانە و منتیقەیەکی بەناوبانگە. زیاتر بڵین ئاسانکاری یعنی چیت بێ بەدەست دەکەوێت لێرە لە ڕووی خواردن و شۆپینگ و لە ڕووی هەموو شتێک، ینی هەست ناکەی کە لە بەریتانیای. وڵی سەوڕۆ جادێکی زۆر خۆشە، کوردێکی زۆر، قەومێکی زۆر لێرە کۆبۆتەوە و نزیکەی تقریباً 15 ساڵە من لەم جادەیەم، بەبێ ئەم جادەی دارە ناکەم. سەوڕۆ جادەیەکی قەڵەباڵغە لە هەموو نەتەوەکان پێگاتووە، بەڕاستی بزنسی باشی تایە، هەمووی مەطعەم و ڕیستۆرانت و پۆشاشی هندی و پاکستانی و ئەنوا خواردنی لێ خەڵکێکی زۆر ڕووی تێیەکە بۆ بە سنتەرێکی ئەم منتیقەیە. بەڵام من لەم جادەیە کە 5 ساڵم هەست بە غەریبەتی ناکەم، هەمووی دۆست و ئەحباب و خۆشەویستن هەموو قەومەکان، وای لێ هاتووە ئەڵێ مایەکی زۆرە بێیەکەوەین، ئیتر هەست بە غەریبەتی ناکەم و زۆر. وڵای تایسە من نەبینە شەڕ دەست ببینیانی بە چاوی خۆم، بەڵام بە ئام هەسێریەکەن ئەو مەنتقە نەکەی سماسی زۆر باش نییە، بەڵام وەکو عام خراپ نییە بۆ کوردەکان، شوێنێکی وەکو تجاری لێ هاتووە، زۆربەی کوردەکان لێرە ئیسر بزنسدانن و ئیشەکە. تۆکو پیشەوەرێکی کورد لە سۆڕۆت هەست بە چی دەکەی؟ وەڵام من مرتاحم لێرە، ئەگەر مرتاح نەمە 2 ساڵە 4 ساڵ لێرە ئەڕۆشتم و شوێنێتر، بەڵام بەخوا بەزیابێ خراپ نییە و زۆر شێشاکە خاصە بۆ کوردەکانی خۆمان، چونکە ئیشەکە من زیاتر کوردە. شەقامان چونکە ئەڵێم پێ زۆربەی ئیشی خاصم زمانەکان لەم هەنە لەم ڕێزە لە سۆڕۆ و ڕۆک ڕۆ دەژین، ئیتر ئەو شوێنەگاتر بخواتە نازانم چی ڕۆدا، بەڵام ئیتر لەم ناوە علاقاتمان و پەیوەندیمان زۆر باش. ئەم شەقامە زۆرترین کورد لێرە و قەومەکانی تریش تایە، بەڵام لە ناو کوردەکانە بە شەقامی کوردەکان ناسراوە. بۆچی ئەو ناوەتان لێرە ناو کوردستانی بچوو؟ وڵی تامی کوردستاندا ینی لێرە هەست بە غەریبی ناکەی، هەست بە بێتاقەتی ناکەی، ینی کورد بۆ بەتایبەتی من کورد، عەرەب، فارس، پاکستانی، ئەفغانی، ئینگلیز زۆربەی قەومەکان سەردانی منەکەن. سەوڕۆ تایبەتمەندی خۆیە. ئاخر تایبەتمەندەکان بە حکمیەوەی باشە دوکانێکی زۆر یانەوەتە بازرگانێکی زۆر کوردی تایە کە دەیتە ناو سۆڕۆت، هەم لە لۆگۆی دوکانەکانەوە یان هەم بە بینینی کوردەکانەوە هەست دەکەیت تۆ لە شارەکانی کوردستانیت، ینی تۆ لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی خواردنەوە، لە ڕووی گفتوگۆوە، لە ڕووی هەڵسوکەوت و ینی بەرکەوتە هەست دەکەیتەوە تایبەتمەندەکەی لەوەیە کە شارێکی کوردانەیە، یانەوەتە شەقامێکی ڕیسی کوردانەیە. گرفتە سەرچەکانەوەیە ئێمە ململانەیەکی تیجاری سەقەتمان هەیە، بۆ منە لە برەوەی بین من بتوانم بازرگانەکەم لە تۆ سەرکەوتتر بێت بە سێرڤز و بە خزمەتگوزاریەکانم و بە و یانەوەتە شێوازی نمایشکردنی شتەکانم بێت. ئێمە دێن چێکەین
بە شکات لێتکردن و یانەوەتە بەتانەدان و یانەوەتە شکاندنەوەی کەسایەتی خاوەنکارەکان ئەم دەست کەلتورە هاتوتە ناومان تۆزەی ناشرینی کردوین ئەجنا بەعام هەماگێکی زۆر باشەیە ئەمەش نەمێنە هیوادارم ململانەکەمان لە چوارچەوەی خزمەتگوزاریەکانمان بێت تا بتوانین هەم خۆمان وەکو نەتەوەی کورد هەمیش وەکو بازرگانێک لە وڵاتە جێدەستمان دیار بێت هیوای سەرکەوتن بۆیەوە زۆر بەخێر بن کارەکانتان لە نزیکەوە دەبینین لە سوۆسیال میدیا شتەکانتان جوانە هیوادارم ئەم زنجانە بەسەرکەونەوە زیاتر بچن ناو خەڵک ڕای خەڵک وەرگن بەسکەچی شارەزاز زۆر بێنە سەر شاشکان تا بتوانن هەم سوود بۆ خۆی و بۆ ئێوە و بۆ گشتی شەبێت لە وڵاتە کۆمەڵێک یاسا و دەستور هەیە زۆر بمان لێ شارەزانین یانەوەتە خەڵکانێک تازەن شارەزانین ئەگەر ئێمە بتوانین یان ئێوە بتوانن سەردانی و کەسە شارەزانە بکەن تا بتوانن هەم ئێمە وەکوەوە خێرێکمان پێ بگا بتوانین سوودانە بگەێنین هەم وەکو ئێوەش کە بتوانن ئەم لە ڕێی ئەم کەناڵە جوانەوە پەیامی ئەم کەسە شارەزانە بگەین بۆی هاوڵاتیان و یانەوە کەسانی کە تازادون شارەزانتیایە بیکەیفۆر هەمیشە لە چوارچێوی خزمەتکردنی کۆمەڵایەتیدا و هەوڵی داوە هەماهنگێکی جدی دروستکە لەو نێوەندەدا مژدانت پێ دەدەم بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی بیکەیفۆر هیوادارم گوێی لەمان بێت و ئەو بەرنامەش ببینێت دڵنیای دەکەمەوە کە بەڕێزیان دووپاتی کردوەوە کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ چ لە کوردستان و چ لە ئێرە بە تایبەتی بەریتانیا بە دیاریکراویش بێرمینگام من بینیمە و خەڵکی شاد حاڵە لەسەرەوە لە هەموو کایەکانیشەوە ینی بەرنامەکان دەبینم زۆر چڕوپڕ و ینی سوود بەخشن هیوادارم بەردەوام بن بیکەیفۆر شەمزی نادر هیوادارم وەکو بەڕێوەری تەلەڤیزیۆنی بیکەیفۆر ئەم جدیاتی کە ئەم کاک عادل باسی کرد هیوادارم قبوڵی کەیت و بەردەوامی لە خزمەتکردن کەناڵی بیکەیفۆر لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆر